مصعب پیاوێکی خاوەن جوانترین صفاتەکانی بانخواز بوو، جوانترین صفاتەکانی مانخوازی تیا بوو لە قسەزانی، لە عاقڵی، لە نەرمونیانی و لە سەرخۆیی، لە ئارامگرتن، لە سێنگفراوانی. ئەمە هەموو صفاتی بانخوازی سەرکەوتووە. یعنی ئەو کەسەی کە بانگ خەڵکی بکا بۆ لای ئیسلام ئەبێ ئەم صفاتانەی تیا بێ. زۆرێک لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیماندار بوون، چاک بوون، بەڵام هەمویان ئەم صفاتانیان کۆ نەکردبوو. ڕۆژێکیان هەندێک لە ئەصحابەکان لە دەشتێکی چۆڵا نوێژەکەن، لە کاتێکا کە خوای تەعالا ئەمری کردووە کە وەڵامی کافرەکان نەدەنەوە بە هیچ شێوەیەک، کوفوا ئەیدیەکم وئەقیموا الصەلاة. کۆمەڵێک ئەصحابان نوێژەکەن، یەکێک لەوانە سەعدی کوڕی ئەبی وەقاسە لە دۆڵێکا لە مەککە، شوانێکیان لێ پەیا ئەبێ گاڵتەیان پێکا، بە دەوریانە دێت و ئەڕوا، ئەوان غێر خەریکی نوێژن، ئەویش بە بەردەمیانە دێت و ئەڕوا و قەشمەریان پێکە. وەڵا سەعد خۆی پێ ناگیرێ، ئێسقانێکی حشتر لەوێ کەوتە، کاتە ئێسقانەکە ئێداتە سەر و گوێلاکی کابرایە، خەریکە کێشەیەکی زۆر لەسەر ئەوە دروست ببێ. ئەو مسلمانان مەجاڵی ئەوەیان نەبوو نوێژ بکەن، تۆ ئێستا ئێسقانێکت داوەتە دەم و چاوی زەلامێکا و دەم و چاوی تێک داوە، ئەو تەبیعەتە ناشێ بۆ ئەوەی بڕوا ئەو ئیشە بکە. ئێستا لە ناو مسلمانانیشە مسلمان وا هەیە تەحملی هەموو شتێکەکە لە پێناوی خوایە، هەرشە تەحملی بچووکترین شت ناکە، خۆی ناگرێ. ئیتر ئەو تەبیعەتانە زۆر جا بۆ ئەم ئیشە ناشێ، بەڵام مصعب هەموو ئەو سیفەتە جوانانەی تیا بوو کە بۆ ئەو ئیشە بشێ.